خوای لە بێخەمی نوێژەکەی بێ، نوێژێکی فەوتا بگری دووبارەی نەکاتەوە. خوای لەبیر بێ بۆی خوای گەورە لە ڕۆژی قیامەتا لەبیری نەکا، وازی لێ نەهێنێ لە دۆزەخدا. خۆشەویستان، هیچ کاتێ خواتان لەبیر نەچێ ڕۆژی قیامەتان لەبیر نەچێ، چونکە بەڕاستی لەبیرکردنی ڕۆژی قیامەت لەبیرکردنی خوایە، چونکە ئەو ڕۆژە تۆ تێیدا دەگەڕێیتەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەو کەسەی لە خوا بترسێ، لە سزای ڕۆژی قیامەت بترسێ، بەردەوام خوای لەبیرە، هەوڵەتات خۆی ماندووکە، نوێژ بکە، ڕۆژوو بگرێ، عیبادەتی خوا بکە، بۆ ئەوەی لەو ڕۆژە ناخۆشە ڕزگاری بێ. ئەی ئەو کەسانی کە قیامەتیان لەبیر چووە، ئاگایان لە قیامەت نییە، پاداشتیان چییە، سزایان چییە؟ خوای گەورە دەفەرمێ: وەقیل اليوم ننساكم كما نسيتم لقاء يومكم هذا ومأواكم النار. لروجي قيامتها بأهل دوزخ وتري بيان دوتي وقيل اليوم ننساكم أمر إيما إيه ولا بيردكين واتل دوزختا واستان ليدهينين إيما أمر إيه ولا بيردكين بوشي بما نسيتم لقاء يومكم هذا بهوي أويك إيه وأمر روجتان لبير شو أمر روجتان لبير كرت بچی لەبیریان کرد، بۆی کە هەوڵیان بۆ نەدا، بۆی کە خۆیان نەناسی لە دنیادا، بۆیە ئەمڕۆژ ئێوە لەبیر دەکرێن، لە دۆزەخدا بەجێ دەهێڵڕێن، جێگاتان ئاگری دۆزەخە، چونکە لە دنیادا قیامەتتان لەبیر نەبوو. ئێمەش زۆربەمان گوێمان لە قیامەت نییە، چونکە شەیطان قوتابیەکانی ئیبلیس فێرمانی کردووە ئێوە چیتان کردووە، گوناحتان چییە، چیتان کردووە، چیم کردووە کاک؟ ئەوە قوتابیەکانی شەیطان ئەوە ئێوەیان فێر کردووە. بەڵام پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ، سەحابە و تابعین هەمویان دەگریان لەبەر تاوانەکانی خۆیان، لە کاتێکا پێغەمبەران تاوانیشان نەبوو سەلامی خوایان لەسەر بێ. سەحابەکان بە ساڵێک بەقەر ڕۆژ و دوو ڕۆژ گوناه و تاوانیان نەکرد، بەڵام دەگریان بۆ قیامەتی خۆیان. ئیبلیسیش وای لە من و تۆ کردووە، چیمان کردووە؟ هەر کەسێک هەوڵێ بۆ ئەو ڕۆژی قیامەتە نەدا لەبیری بکە، بە پێی ڕێژەی لەبیرکردنەکەی خوا لەبیری دەکات. تەواو. خوای گەورە دەفەرمێ: فەذوقوا بما نسيتم لقاء يومكم هذا إنا نسيناكم. دەی ئاگری دۆزەخ بچێژن بەهۆی ئەوەی کە ئەم ڕۆژەتان لەبیر کرد، کە ڕۆژی قیامەت. بۆی ڕۆژی قیامەت لەبیر مەکە، ڕۆژێکی سەختە. ئەو ڕۆژە لەبیر مەکە، بەڕووتی حەشر دەکرێی، بۆ ساحەی مەحشەر دەڕۆی. ئاگاد لە کەس نییە، نە کوڕ نە کچ، نەدایە نە باوە، نە خوشک نە برا نە برادەر، هیچ کەسێک، تەنها خەمی خۆت. بۆی ئەو ڕۆژە هەر کەسێک لەبیری بێ خۆی لە خراپە دەپارێزێ، خۆی لە حەرام دەپارێزێ، خۆی لە خراپەکاری دەپارێزێ. ئەو کەسێشی لەبیری نەبێ دەڵێت چیم کردووە، من بەهەشتیم، فڵان کەس بەهەشتیە، هەمووی خوا لێ خۆش بوو، ڕەحمەتی. بەڵگە چیە خوا لێ خۆش بوو؟ بەڵگە چیە ڕەحمەتیە؟ بۆ لە خوا ناترسی. ئینسانی ئیماندار دەبێ خوای لەبیر بێت.